کوردانی دەرەوەی وڵات ئەو دیبێتە و شەو و ئەو ڕۆ اختصاسی بە کوردانی دەرەوەی وڵات هەست. ئێمە لە شەرایطێکی نالەبارە کە داهاتوویەکی ناڕوونی هەز گرفتار بووین. ئەوانەی کە ئەو دیبەیتە ئەمڕۆ بیسن لە تەواوی پەیجە کوردیەکانە بڵاوی بکەنەوە. کوردانی وڵاتەکانی ئەوروپا، بریتانیا، ئوسترالیا، ئەمریکا، کانادا با بزانن قەیرانە کۆرۆنا ئێمەی خسکەسە شەرایەتێک و ئەگەر قەراروێ چارەنووسە خۆمان بدەینە دەسە حکوومەتەکانە ئەم وڵاتانە ئایندەیەکی ناڕۆشن و داهاتوویەکی تاریکمان هەست. هەر بۆیە ئێشێ لە ئەم وەزعیەتە خەتەرناکەی کۆمەلگاکانە ئەوروپا پەیوەندەکانە کۆمەڵایەتیە نێوانە کوردەکان نێوانە پەنابەرەکان فەرق ناکات مادام خەڵکە هەرکوێ بن پەنابەر بن و ڕەنگین پێست بن وەکو ئێوە ئێشێ دەست پێ بکرێت. ئەم حکوومەتانەی دنیا لە ڕوبەڕووبوونەوە تەکە مەسئلەی کۆرۆنا دووچارە قەیران و بحرانێکی گەوران. خەڵکێک کە بە درێژایی 100 ساڵ دروستیان کرد، خەڵکە بێدایک و باوک، خەڵکە هاڕیاک، خەڵکە بێتەربیەت، خەڵکە بێ ئەخلاقێکیان دروست کرد کە بە زۆرە مخدرات و بە زۆرە ئەلکۆل و بە زۆرە نیروی پۆلیسیان کۆنتڕۆڵیان کردن. ئەمما شەرایطە کۆرۆنا ڕۆژ لە دوای ڕۆژ کە ئەچێتە بەرەوە لە وڵاتە غەربیانە خەریکە سابەتی ئەکا. ئەمانە خۆیان بە عنوانە حکوومەت بە شدەت لەرزیان لێ هەڵسیاگە و ترسیاگەن و بە تەبعاتە ئەوە ئێمەی خارجی لەگران لە ژێرە حەجمەیە کۆرۆنا وە فەزایەکە واینتیا قەرارمان گرتگان. بۆیە ئەم دەورانەی کە ئێمە واینتیا ئەوەڵەن فرەیەک لەم کوردانە کارە خۆیان لەدەست ئەدەن. فرەیەک لەمانە بیزنسەکانیان مەوردە تەهدیدە، زندگی شخصیان مەوردە تەهدیدە. ئەکسەر ئەم کوردانەی کەوانە ئەوروپا لە ماڵە شارداریەکانە زندگیەکەن لە مەحەلەهای ڕافە ئەم شارانە لەژێر تەهدیدە سووتاندن و کوشتن و تاڵانکردن و تەجاوزکردن و تەعەداپێکردنن. با بزانن ئەمانە تەمامە نیرویە پۆلیسیان بەر ئەساسە ئەولەویەتەکانە خۆیان بەکار ئەبەن. ئەگەر تەوەجۆتان کردوێ ئەمڕۆ ئیتالیا ئەعلامی کرد کەسانێک کە سەرەوەی 65 ساڵن نێنە ئەولەویەتە دەرمانکردنە و نابێ بێنە بیمارستانەکان لە ماڵەکان دابنیشن تا بمرن. ڕوو لە خەڵکی کوردەوار و ڕوو لە کوردەکانی نیشتەجێی دەرەوەی کوردەوار. اختلافات تایفەیی و هۆزی و عەشیرەیی و شاری و سیاسی وەلاوە بنین. من ڕوو لە یارانە ڕاپەڕین ئەکەم حتا ئەندامانە حیزبە دموکرات و کۆمەڵە و پەکەکە. اختلافاتەکانتان بخەنە کنارۆ. ئێستا با بزانن نیرویە پۆلیس قادر بە کۆنتڕۆڵە جنایات و تەبعاتێک کە سوورەت ئەگرێن نییە. ئەگەر خۆمان نەپارێزین و ئەگەر ئێوە کەمیونیتی دروست نەکەن و ئەم کەمیونیتیە ئەعلام نەکەن ئامادەی پاراستنی یەکترین نەبن، هیچ کەسێ فریاتان ناکەفێ و هیچ کەسێ کۆمەکتان ناکا و ئێمە شاهدە خەسارێکی گەورە ئەوین و ئێمە مەوردە تەعەڕۆز واقع ئەوین. اتفاقاتە ساڵە 2007 بریتانیا لە شەرایەتێکا کە کۆرۆنا زاڵ نەبوو سابتی کرد قودرەتە هێزە پۆلیسە ئەمانە نێ لە ئەو ئاستە بتوانێت پارێزگاری لە گیانە مەردم کات. خەڵکی کوردەوار با بزانن ئەمانە ئەولەویەتیان پاراستنە تەبەقەیە نخبەیە جامعەی خۆیانە، بیزینسەکان و موسساتە دەوڵەتیە خۆیانە. ئەگەر قەرارە ئەو جۆرەی کە ئەمانە بەحسیەکەن کۆرۆنا دەرمانی نییە، ئەم ئەپیدیمیە 2 ساڵ ئێشە تەواوی خەڵک بیگرێ. مەسەڵەن بۆریس جانسۆن ئەمڕۆ لەگرا ئەعلامی کردگە 12 هەفتە خەڵک بچێتە ماڵ و بڕێک بیزنس و مەراکزە تەجەموعی بەستگە.
أما بو خاطرية مثلا مقطعية أمانة بربا نشر وانتشار كورونا بقرن بلان بمحز دوان زحفت لك دي سانة وخلق بيت درو دي سانة ودس بيكاتو يعني أمانة جركيانا خلقي بريطانيا لماوي 2 ساڵە 80% بیگرێت نە لەماوەی 6 مانگا کە 2 ملیۆنی داخات چون ئەم 2 ملیۆنە داخات حکوومەت قادر بە کۆنتڕۆڵکردنە وەزعەکە نییە ناتوانێ بیکات هەر لە ئیستەوە هەر کەسێک مۆڕت لێ ئەواتەوە بزانێ نانت هەست بزانێ 2 قرامپوڵ وا لە گیرفانتە بزانێت کیسێ برنج وا لە ماڵەکەتە مطمئن حفتهای آینده مورد پلامار طبقه هاریاگ راف اروپا قرار گرن استا سروبند اوسا که تمام اوانهی که موجودن لولاتان اروپا بریتانیا ایمه کنیشک فرمان هست جنب سرپرست فرمان لگرا هست ئێمە ئالەگرا کەسانە پەککەوتەمان هەست ئێمە ئالەگرا خاوەن بیزینسە کوردمان هەست ئێمە ئالەگرا کەسانێکمان هەست کە ئیستە بێکار بووگن لە تەیکوەی و پیتزایی و ئارایشگا کارەکەن و ئەمانە گشتی بێکار بووگن تەبعاتە کۆرۆنا ئەو تەبعاتە نییە کە حکوومەتەکان بتوانن لە ئۆهدەی بەربێن ئەسڵەن کێنایژێ ئەمە سەناریۆی خۆیانە کە بێژن کۆرۆنا 2 داخست 5 ملیۆنیش بە شەڕ داخڵی تەکە یەکتریان مردن وامە چی بکەین و موسیبەت بەسەرمانە هاتوو ئەلحەمیلا گوزارمان لێ کردو ئێمە جەنگە جەهانیمان یا پشتە سەر و با ملیاردێ داکەفێ کۆرۆنا سەر ئاغازە داستانە کەس کوشتارە کۆرۆنا مهم نییە مهم سەری ئەوەسە ئەمانە 100 ساڵە مشتی حەیوانە بێدایک و باوکیان دروست کردگە مشتێ بێ ئەخلاقیان دروست کردگە هیچ ناچێتە ناوی زەهنیان دائم الخەمر دائم النەشئەن ئەمانە بە مەحزێ ئەحساس بکەن هێزە پولیس تەمەرکۆزی خسکەسە جێگەیەکی تر قابل کۆنتڕۆڵ نییە CCTVەکان ئەشکێنن پەلامارە ماڵە مردمەدەن ئێمەی سەرڕەش ئەسووتێنن ژنەکانمان ئەسووتێنن تەجاوزمان پێ ئەکەن هەر بۆیە دەبێ ئامادە بین لە هەر کوێ پەلاماری کوردێ دریا لە شارەکەی خۆتان لە منتەقەی خۆتان لە وەستانەکەی خۆتان یەکتری معرەفی بکەن یارانە ڕاپەڕین مۆوەزەفن تەواوە ڕۆڵە ئینقلابیەکان ئەم سەرزەمینە مۆوەزەفن لە گران نەقشە پاراستنە گیانە خەڵکە کورد بە ئەستۆ بگرن حەچی کوردە پەیدایکەن وەسڵیان بکەن بە کاناڵهایەکی تەلەگرامی وەسڵیان بکەن ئیتلاعاتیان بگرن کەمیونیتیەک دابنن کە ئێمە سعیەکەین ئەساسنامەی کەمیونیتیەکان تەنزیمکەین بۆ ئەم شەرایطە بوحرانە و ئەم وەزعیەتە کەواین تێیە ئەوانەی کوردەوار مشکلیان فقط کۆرۆناس مشکڵە ئێمە لە گرام مردمە ئوروپان مردمێکی هاڕیاک مردمێکی بێپرنسیب مردمێکی کۆیلە مردمێک کە لە نەمانە ئەم هێزە پۆلیسیانە ئەکەونە خواردنە یەکتری مردمە بێ ئەخلاق جامعەیەکی بێ ئەخلاق ئەکەونە خواردن و هاڕینە یەکتری بەتایبەتی ئەمەی خارجی بەتایبەتی ئێمەی تنیکی دەورانە مەزلومیەتە پەنابەر نەماگە کاکە ئیستە شەڕمان و نەمانە یعنی مەجالە زندگیکردنمان لێسێنەوە ئاوا کە بۆی تێت ئاوا کە ئەتفاقاتەکان ئەڕواتە بەرەو ڕۆژ لە دوای ڕۆژ خەریکە خراوترە بێت لەزام تەواوە اختلافاتتان بنێنە کنارۆ گیان و ماڵ و ناموسە ئەم کوردە لە جەهانە بپارێزن ئەوانە تەنوانە یاڵەتە متحدەی ئەمریکا سعیکەن لە جێگەیەکا کۆبوونەوە ئەو کوردانەی مجەڕەدن و خانەوادە نیەن ئاڵمان فەرانسە بریتانیا سعیکەن پەنج و دەدە لە جێگەیەکا مستەقەر بن لەگەڵ یەکتریا بن بە تەنها نەبن ئامادەگیتان بوێت لە یەکتری دفاعکەن شناسایی کوردەکان بکەن لە مۆقعیەتهای مختلفە خۆ بە یەکتری بناسێنن شمارەکانتان ڕەد و بەدەڵکەن کەمیونیتی دابنێن ئەساسنامەی کەمیونیتیەکان لەلایەن ئێمەوە تەنزیم ئەکرێت تەمام اختلافاتە سیاسی
قەومی زوانی شاری تەمامەمانتانە بنێنە کنارۆ ئەمە ڕۆژە تنگانەس و لەمە تنگانەترمان بەسەر تێ ئەگەر فکرێ بە حاڵە خۆمان نەکەینەوە. لذا من مەشروعتر ئەمشەو سعی یەکەم تەوزیحی بدەم کە ئەوزاعەکە بە چه سوورەتێکە. ئەم ئەوزاعە قابلە کۆنتڕۆڵ نییە، ئەم ئەوزاعە ئەترازێت و بەهاکەی ئێمە ئەیدەین. ئێمە مەوردە تەعەڕوزە تەبەقاتە ڕافە ئوروپا قەرارەگرین، ماڵمان زندگیمان و تەنەفورێکی تاریخی کاسیان ئەم فەقرە ئەم فشارە ئەمانە خۆشەهامەت ڕوبەڕووبوونەوەیان تەکە هێز نییە، خۆشەهامەت ڕوبەڕووبوونەوەیان تەکە دەسەڵاتە خۆیان ئەوەی کە وای پێیان کردگەن نییە، تێن تەکە ئێمە ڕوبەڕەوەن، تێن دەلیلە فەقر و هاڕیاگی و تەنیایی و بێکەسی و موعتادی و سەرکوتبوونیان لەناوە چهرەیە خاوەرەمیانەیە ئێمە ئەوێنن وەگەرەکیانە لە ئێمە انتقام بسێنن. واجبە سەرشانە گشتتانە لە یەکتری پارێزگاری بکەن، لە هەر شارێکا هەن ئامارە خۆتان بگرن چەند نەفەرن، دقیقە بە دقیقە ئاماری یەکتریتان بوێت. ڕاندە تاکسین، دوکاندارن، کارمەندن، ژنە تەنیان، بێوە ژنن، سینگل پەرەنتن، هەر کە هەن وەزیفەتان هەست کە لە یەکتری و لە گیانە یەکتری دفاع بکەن. ئەم وەزعیەتە 2 ساڵی پێ ئەچێت، ئەم وەزیەتە حتا ئەڕوا ڕۆژ لە دوای ڕۆژ خراوتر ئەوێت، قڕی تێت، برسیەتی تێت بە احتماڵە فرام، مەرگە دەسە جەمعی تێت، سەدەماتە ناشی لەم اتفاقە کە دەست پێ ئەکات تەبعاتێکی فراگرێتە بەرەوە. ئاگاتان لە یەکتری بوێت، خۆتان سازماندەهی بکەن و ئەرکەم سازماندەهیە یارانە ڕاپەڕین، نەک وەکو کردیتە سیاسی بێت، نا وەکو زەرورەتێکی ئینسانی، وەکو ئەخلاقێکی کوردانە، وەکو نەریتێکی کوردی. وەزیفەتان هەست بەر لەوەی اتفاقەکە بکەفێ، بەر لەوەی خەسارێکی گەورە بدەین، نەهێڵین خەسار لە کوردانە ئاوارەیە وڵاتەکانت تر بکەوێت. گیانیان بپارێزن، ماڵیان بپارێزن، وەزعیەتیان بپارێزن. ئێمە لەگرا کەنیشکە مجەڕەدە فرەمان هەست، لەگرا ژنە بێوەژنە فرەمان هەست، لەگرا ئینسانە ساحێ و کاسبی و بیزینەسمان هەست، لەگرا کەسانێکمان هەستکەوانە تەعەڕوز و تیڕەسە دەسە نژاد پەرست و هاڕیاگ و خوێڕیە ئەم وڵاتانە. لەم دەقیقەوە ئەوانەتان لە هەر کوێ ئەم دنیا هەن ئەم دەنگە بگەڕێنن. ئێمە سعیەکەین لە ڕاپەڕین و ئەساسنامەی دروستکردنە کەمیونیتیەکانتان پێبێژین، کەمیونیتیەکانتان ئیعلام کەن بە دەوڵەتە ئەو وڵاتەی خۆتانە، بە شارەکانتان و بە شەهرەداریەکانتان. ئەگەر دەوڵەت تەوانە پاراستنە گیانە ئێمەمانانی نییە، ئێمە ئیشێ بتوانین گیانە خۆمان بپارێزین، ئیشێ بتوانین لە یەکتری حمایەت بکەین، ئیشێ نێڵین برسیەتی بەمان کوژێت، ئیشێ نێڵین کەسێ تەهدیدە کوشتنمان بکات، سووتاندنمان بکات، لە ماڵا خەفتگین بمان سووتێنن لە مەحەلەیەکە. ئاگاتان لێبێ شەرایتەکە بەغایەت ئەو شەرایتەسە کە پێی ئێشن شەرایتە ئاخر و زەمانی گەلەکیانە دروستیکەن. دەسەپاچەگی، بێبەرنامەگی، هەوڵبوون، درۆزنی خەریکە بە قەوارەی گشتیانەوە دەرەکەوێت. تۆ مەشکوکەوی لەوەی کە ئەسەن بەرنامەس کە 1 ملیارد جەمعیەتی کوڕەی زەمین داخەن بە ترسە کۆرۆنا، تەبعاتی کە کۆرۆنا بەجێتێڵێ، شەڕە دەروون ئیجتیماعی لە تەبقاتە هاڕیاگە ڕافە پەستە نابودبووگی ئەمانە لەگرا. لذا وەزیفەی پاراستنە خۆمان ئێستا کەوت کەسە ئەستۆی خۆمان. ئێمە سایەکەین تەیە ڕۆژهای ئایندە ئەساسنامەی کەمیونیتیەکانتان بۆ دروستکەین یا خۆتان دروستیکەن. یەکتری بدۆزنۆ یاران ڕاپەڕین ئەوانەی کەوانە ئەڵمان، ئەوانەی کەوانە ئۆتریش، ئەوانەی کەوانە هۆلەند، ئەوانەی کەوانە فەڕەنسا، وانە سکاندیناڤیا. ئامارێک لە دۆست و ڕەفیق و کوردەکان جەمکەن، فەرقی نییە کاکە، تەفرەقە مەخەنە ناوە هیچ کەسێک. گیانە دانە بە دانەی ئەمانە بپارێزن، لە یەکتری پاسداری بکەن، لە ماڵ و زندگی یەکتری پاسداری بکەن، ئاگاتان لە یەکتری بێ نەکەونە تنگانە.
لای ئێوە خۆش.